دوای 2 ساڵ لە دەستگیرکردنی لەلایەن ئاسایشی هەولێر چالاکوان تەحسین یاسین بۆ یەکەم جار لە دادگای تێهێڵچوونەوەی هەولێر دادگای کراو بڕیاری بەندکردنی بۆ ماوەی 2 ساڵ و 3 مانگی بۆ بڕایەوە. لە ماوەی ئەم 2 ساڵەی کە لە زیندان ماوەتەوە نێڵدراوە خانەوادە و پارێزەرەکەی تا ڕۆژی دادگایەکەی چاویان بە تۆمەتبار بکەوێت. هەموو ئەو بەرگانەی کە بێتاوانی بریکاردارمان لە ناوپەڕاوەکە بوونی هەیە، بەڵام دادگا سزای بەسەدا سەپاند بە 2 ساڵ و 3 مانگ زیندانی کردن. ئەمەش ئێمە وەکو خۆمان ئەو بڕیاری دادگا بەڕاستی نایاساییە. لەبەر چی دەڵێن نایاساییە؟ لەبەر ئەوەی بریکاردار و چالاکوانێکی مەدەنیە، کەسێکە ئێمە لە هەرێمی کوردستان هەمومان دەزانین ئەگەر هاتوو کەسێک مەردار بوو ئەوە چەکی هەیە لە بۆ ئەوەی کە لە کاتی ڕانەمەڕەکی هەبوو یاخود هێرشی گورگە یاخود هەر بابەتێکە پێویستی بە چەک دەبێتن، ئەوانە هەستان ئەو چەکە کەوا وەکو بابەتێک بەکارهێناوە. بەڵام بریکاردارم لە ئەو تۆمەتانی خراوەتە پاڵی هەمووی ڕەت کردوێتەوە، هیچ تۆمەتێکی لە سێگرایی نەکراوەتەوە، تەنها مخبیر سڕی هەبووە. مخبیر سڕیش بە هیچ شێوەیەکی لە یاسا نابێتە هۆکاری بڕیاردان ئللا ئەگەر هاتوو بەڵگەی پشتڕاستکردنەوە هەبوو سەوتەکانی مخبیر سڕی، ئەوەش ئەو بەڵگانە نەبووکەوە مخبیر سڕی پشتڕاست بکاتەوە، بۆیە لە یاسا قیمەتی بۆ داناندرێتەوە وەکو کەسێکی پێسزا بدرا. تەحسین یاسین دانیشتووی شاری هەولێرە، چالاکوان و ئەندامی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە لە 29/6/2020 لەلایەن ئاسایشی هەولێرەوە بە بیانووی تێکدانی ئاسایشی نیشتیمانی بەپێی مادەی 1 لە یاسای ژمارە 21 ساڵی 2003 پەرلەمان دەستگیر کراوە و بەپێی بڕیاری ئەمڕۆی دادگابێ لە ماوەی 3 مانگی داهاتوو ئازاد دەکرێت. زۆر دڵخۆشین، زۆر لەخوای بە زیادبی دەستان خۆش بی مەمنون. 5 منداڵی هەبووە، 5 منداڵی هەبووەڵا وە زمانیان زۆر برایەکە یارمەتی دەداین. لە دەستپێکی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێمەوە تەنیا لە دەڤەری بادینان زیاتر لە 81 کەس دەستگیر کراون و تا ئێستا بەشێکیان لە زیندان ماون و ژمارەیەکیان دوای ماوەیەک لە زیندانی ئازاد کراون. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.